دواکەوتنی موچە و قەرزاری تەنگی بە هاوڵاتیان هەڵچنیوە. ئەمەش وای کردووە کە بڵێن بەهۆی دواکەوتنی موچەوە دابەشکردنی تەنها موچەیەک دادیان نادات و تەنها بەشی قەرزەکانیان دەکات. هەرەوەیە بێ قەرزەکەی پێ بیتەوە هیچ ئیسفادەیەکی لێ ناکەیت. هیچ چونکە یەک موچە تەیاتێ کە یەک موچەکە هەر بەشی یەک قەرزەکە بیتەوە یان پێداویستی ناوماڵ هەرەوەنێ هیچ شتێکی تر ینی ناتوانانی پێی بژیت. ئەی تەبعان بێگومان بە هەموو خەڵک بە هیلاک چووە. کێ گریت یعنی چ گەنجێکە گریت نییە سێرەکەی بێپارەیە. یعنی ئەتوانم بڵێم بڕۆ لە شوێنە گشتیەکان دانیشە لە مەجموعەیە گەنج بپرسە بزانە بە هەمویانەوە ئەتوانی 50,000 کۆکەیتەوە یان 100,000 کۆکەیتەوە پێیان نییە. وەڵی من هەر معاشیشم نییە حەچی کوڕ یارمەتیم نەیە معاشم نییە پیاوی سزنی سیاسیشم بووە ویان نەکردوم هەوڵیشم ماوە. ئارە وەڵا گەرەوانی ژوەری نەگرن مامۆستان پارە بۆ منیش نییە. ئەیتر ئاوا بۆ خۆی بێوەی بنەوە ئەوە غەدرێکیان لەم عالەمە کردووە و پەکمان کەوتۆ فەقیر و هەژار هەمووی فەوتاوە. وڵی نەکرد فەرمانبەران هەموو عالەمی بەهیلاک بردووە نازام ئەوەی کە موچە خۆر بێ زۆر بێتاقەتە ئەوەشی کە کەسابەت بکە هەر بێتاقەتە لەبەرەوەی ئەگەر موچەنەیە ئەوانش کە کەسابەت دەکەن پاریان دەست ناکەی و هیچ سەرفاتێکیان نابێت. فرۆشیارانیش هاوشێوەی هاوڵاتیان لە دۆخەکە نیگەرانن و دەڵێن بەجارێک بازار و مامەڵەی کڕین و فرۆشتن کەمی کردووە و ئەوانی شێکێکن لە قوربانیەکانی دواکەوتنی بەردەوامی موچە لە چەند ساڵی ڕابردوودا. زۆر ڕاستە وەڵا ئەگەر تاوکو دووسێ ماین تریش بە تەواوەتی بیان ئەنجا یاچێتەوە شوێنی جارانی ژنا ئێستا هیچ بازار باش نییە بەدەبێ هەر ئینسان شکرانە بژێر بێ بەکەم و بە زۆر الحەمدوللا بە شکر زۆر باشە لەخوا بەزیاوێ ئینسان ئەگەر کەم و زۆر آخر موچە بێ یەک شتێ با پێوەم برازم ئێستا من ئاگادارم کۆمەڵی برادر هەیە ئێستا حالیەن قەرزاری ناو بازار کە قەرزاری بازار بەخوا بە دوو موچەکەش دەری نایەنش کە و دوو مانگا شتێک کڕێ بردێتیەوە هێشتەکەی بردێتە خۆنای پارەی خەڵک بە ئەی بەچی کاکە بەچی ماڵە عایلە بەخێوکە کابرا خۆیەوە تا لە ئاسمان و خەڵکی فەقیرەوە تا لێرە چاوی لێی نییە چۆن شتی وابێ کاک ئەمەی کە لێرە هەیە لە هیچ وڵاتێکا لە عالەما نەبووە شتی وا هەیە نییە شتی وە برای عەزیزم. چالاکێکی مەدەنی دەڵێت خەڵک پێویستە چاوکراوە بێت و لە 20 ئۆکتۆبەردا سزای ئەو لایەنانە بدات کە ئەم دۆخەیان دروست کردووە و لێی بەرپرسن. ئەبێ لە بیریان بێ لە 20 ئۆکتۆبەرە لە بیریان بێ بە هاشوهوشی عەلامی نەخەڵەتێن بە ماڵ و گەڕەکە و گەڕەکی دەسەڵاتێکی فاسدی گەندەڵ نەخەڵەتێن بە قوربان و بەساقە و ئیمتیازاتی کاتی نەخەڵەتێن بە ناونووسینێک لەسەر وەرەخە کە ئاڵنداتە مەزرێنین نەخەڵەتێن بەوە نەخەڵەتێن وعد بە نەبێ کوڕەکەت بۆدا ئەمەزرێنی نەخەڵەتێن لەبەر ئەوەی دەسەڵاتی فاسد و گەندەڵ ئەبێ بگۆڕدرێ ئەبێ لا بدرێ بۆیە خەڵکی نابێ عاتفی بێ ئەبێ واقعی و حەقیقی بێ. بۆ ئاساییکردنەوەی دۆخی بازار دابشکردنی موچە لە کاتی خۆیدا و دڵنیابوونەوەی موچە خۆران لە دوانەکەوتنی موچەکانیان تاکە چارەسەرە بەڵام لایەنی بەرپرس کە دەسەڵاتدارانی هەرێمن بە پلەی یەکەم تا ئێستا ئەو هەنگاوەیان نەناوە و دیاریش نییە کە ئایا ویستێکی هاوشێوەیان هەیە یاخود نە. وشار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی